یەکێک لە ئاسوودەیەکانی ئینسانی موسڵمان ئەوەیە لە ژیانە حساب نەکرێ لە بەردەم ڕەب العالەمینە. دەی ئەگەر ئەتەوێ حساب لەگەڵا نەکرێ لە بەردەم ڕەب العالەمینە ئەم چوار صیفەتە. یەکەم داخکردن مەکە بۆ عیلاج. طبعا هو اختلافی تێ ئایا دروستە یا دروست نییە. هەندێک لە عولەما زۆر ڕەئیان وایە کە دروستە، بەڵام تۆ بە هیچ شێوازە داخکردن مەکە لە عیلاجا مەیکە. فەرموویەتی لا یەکتەوون. دووەم طلبی ڕوقیەی شەرعی لە کەس مەکە. ڕوقیەی شەرعی ها نەک ناشەرعیەوە لێگەڕێ. ڕوقیەی شەرعی داوا لە کەس مەکە. کاروباری ژیانی خۆت مەدەرە دەست شتانێکی جاهلی وەکو تەیرێک بەلای ڕاستە ئەڕۆیە بەلای چەپە یا کەروێشیە یا پژمەیە یا هەر شتێک لەو بابەتە عەقیدەت تون بێ. چوارەم وعلى ربهم يتوكلون. پشت بەخوا ئەبەستن. تەنها على ربهم پێش کەوتووە، یعنی تەنها پشت بەخوا ئەبەستن. ئەم چوار صیفەتە هەر کەسێک تیا بێ لەو 7,000 ئەبێ کە پێغەمبەریان صلی الله عليه و سلم وعدی داوە کە ئەچنە ناو بەهەشتەوە بێ حیساب و کتاب.